ساڵێک بەسەر دانیشتە تەواو نەکراوەکەی 19 ئابی ساڵی 2015 پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت کە بەهۆی تەواو نەبوونی نیسابی یاسایی نەتوانرا و دانیشتە ئەنجام بدرێت. لە 19 ئابی ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان ویستی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسایی سەرۆکایەتی هەرێم بکات، بەڵام بایکۆتکردنی فراکسیۆنی پارتی و بەشداری نەکردنی بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی دیکە شکستی بەو دانیشتە هێنا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەسەر ساڵیادی دانیشتە تەواو نەکراوەکەی 19 ئابی پەرلەمانی کوردستان لە شاری سۆرانەوە بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لەگەڵماندایە. مامۆستا مەڕوان، سڵاو لێبێ، دەمانەوێت لەو پرسیارەوە بچینە ناو گفتوگۆکەمانەوە. دانیشتنی 19 ئاب بۆچی شکستی هێنا؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە دانیشتنی 19 ئاب ئەتوانم بڵێم ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بوو و خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆش بوون بەو دانیشتانە بۆ ئەوی کە لە خولێکدا پەرلەمانتاران فراکسیۆنەکان ئیرادەی پەرلەمانتاری خۆیان جێبەجێ دەکرد و بەو ئەرکە یاسایی و ئاسایی خۆیان هەڵدەستان کە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانی دەکردن بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم. و ئەتوانم بڵێم ئەو دانیشتنە دانیشتنێک بوو، وەرچەرخانێک بوو لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان و دانیشتنێک بوو بەڕاستی ئەوەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەلمان کە پەرلەمان تا ئەم ڕۆژمان لە ژێر نیری لایەنە سیاسیەکان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە دەستی بەسەر هەموو جونگەکانی ئەو وڵاتە داگرتووە، دەستی بەسەر پەرلەمانیش داگرت بوو. ئێمە ئەو دانیشتنەی 19 ئاب دانیشتنی مەرحەلە و قۆناغی دووەم بوو بۆ خوێندنەوەی دووەم بۆ یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لە ڕووی یاساییەوە ئەو یاسایە کۆتایی پێهات بوو و دەکرێت ناکرێت پەرلەمان بێ هەڵوێست بێ بێدەنگ بن لە ئاست ئەو یاسایی کە کۆتایی پێهات و قسەی لێ نەکرێتن، لەبەرەوەی پەرلەمانی کوردستان هیچ یاسایەک بەهێڵی سوور نازانێتن و هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرنەچوێندراوە کە ئەو یاسایە یارای هەموارکردنەوەی نەبێتن. لەبەرەوە ئەو دانیشتنە ئەتوانم بڵێم خاڵێکی زۆر گرنگ بووە، وەرچەرخانێکی زۆر باشە. مامۆستا دەکرێت بڵێن پەرلەمانتارانی هەرێمی کوردستان یان خودی دامەزراوەی پەرلەمان ینی دووربین نەبوو لەوەی کە ینی تێڕوانینێکی واقعیانەی نەبوو بۆی کە دوای ئەم دانیشتنە چ گۆڕانکاریەک ڕوودەدا بۆیە خێرا ئەم هەڵسو کەوتەی نوان؟ نا، قەزیەکەوانە قەناعەتم وایە سەرجەم فراکسیۆنەکان و پەرلەمانتاران زۆر بە دووربینیەوە بە ئەعسابێکی ساردەوە چوون بۆ دانیشتنەکەەوە دەشمانزانی نەتیجەی دانیشتنەکە چۆن دەبێتن، چونکە ئێمە لە کوردستانێکدا دەژین و شارەزای هەموو لایەنە سیاسیەکانیشین و دەشزانین کە ئەو سیاست مەدارانەی کە لە هەرێمی کوردستان سیاست دەکەن سیاستکردنیان و دەسەڵاتداریان بۆ بەرژەوەندی شخصی خۆیانە. بۆ مامۆستا مەڕوان چۆن دەکرێت مرۆڤێک چۆن دەکرێت مرۆڤ بە دوای وەڵامی پرسیارێکدا بگەڕێ لە کاتێکدا وەڵامەکەی دەزانێ وەڵامەکەی زۆر ڕوونە لە لای، چۆن دەکرێت هەنگاوێک هەڵێنێ لە کاتێکدا دەزانێ دوای هەنگاوەکەی لەوانەیە کارەساتێکی گەورە ڕووبدا؟ نا، ئەو قەزیە بامە خزمەتت کەم عەزیزەکەی خۆم. مەسەلەی پەرلەمان شتێکی دیکەیە. پەرلەمان بارچی یاسایی خۆی هەستاوە. ئێمە هەوڵماندا دانیشتنەکە نەکرێتن، بەڵام بەڕێیەکی یاسایی نەکرێتن. ینی بۆ نمونە گەرمەجال بدەیت، دوو پێشنیارمان کردن بۆ برادرانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، چونکە ئەوان داوایان دەکرد کە دانیشتنەکە نەکرێتن و ئەوان لەگەڵ سەرجەم پەرلەمانتاران و لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان لە خەت بوون بۆی کە هەموو هەوڵ و تەقەلایەکی خۆیان خستە گەڕ بۆی کە نیسابی قانونی تێک بدەن و توانیشیان نیسابی قانونی تێک بدەن. ئێمە لە دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێز دەستەی سەرۆکایەتی ئەو دوو پێشنیارە کرا، یانەوەتە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەو فراکسیۆنانەی کە قەناعەتیان نێ دانیشتنەکە بکرێتن و نایەن بۆ دانیشتنەکە و هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان موقف دەنوێنن، واژۆ کۆ بکەنەوە بە داوال لە سەرۆکی پەرلەمان بکەن، واژۆکانیان پێشکەش بکەن کە ئەو دانیشتنە نەکرێتن. ئەوە خاڵێک بوو کە ئامادە نەبوون بیکەن. خاڵی دووەم
داوامان لە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کرد وتمان کاکە دەچینە جەلسەکەی دادەنیشین کە هەمومان دانیشتنیەوە وەرنە ژوورۆ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و هەموو فراکسیۆنەکان بابێنە هۆڵی پەرلەمان دابنیشن بەڕێزتیان هەر کەسێکی دیکە نقطە نیزام بگرێتن کە نقطەی نظامی گرت داوا بکەن کە ئەو دانیشتنە تاجیل بکرێتەوە لەسەر ڕێی ئەو لایەنە سیاسیانە بەڵام ئەویشیان نەکرد کە ئەویشیان نەکرد بەڕاستی ئێمە کاتی دانیشتنەکە دیاری کرابوو و جدول ئەعمال نێردرا بوو نەدەکران نەچینە هۆڵی پەرلەمان و دانەنیشین لەبەرەوەی کە دەمانزانی کە هێزێکی دەسەڵاتدار هێزێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانە لە دوای ئەوە بوو کە شکست بێنێتن بەو دانیشتنە ئەومان لەبەر چاوڕوون بوو بەڵام وەکو گوتم کە هەرچی خۆمانەوەکو پەرلەمانتار بۆی کە بە خۆر باشەمە مستامەڕوانیەوە بەم دانیشتنە توانیتان چی بسەلمێنن توانیتان بەم دانیشتنە چی بسەلمێنن ئەوە بسەلمێنین کە بەڕاستی ئێمە ئیرادەی دڵسۆزانەی پەرلەمانتاران ئەوانەی کە ڕاستیان کردووە لەگەڵ دەنگدەرانیان کە بە ئەرچی یاسایی خۆیان هەڵدەستن بۆ دەرکردنی یاساکان بۆ هەموارکردنەوەی یاساکان بۆ بەدواداچوونی کار و بەرنامەی ئەو حکومەتەی کە هیچی جێبەجێ نەکردووە ئەوە بسەلمێنین کە پەرلەمان ئێستاشی دەگەڵدا بێتن لایەنە سیاسیەکان و بە تایبەتی حزبی دەسەڵاتدار هەیمەنەی بەسەر پەرلەماندا هەیە و نایەوێتن پەرلەمانتاران و فراکسیۆنە زۆر باشە ماوە سامەڕوان دەکرێت بپرسین یان ئەمە قسەیەکە بڵێن پەکخەری سەرەکی هەیە و پەکخەری ناسەرەکیش هەیە پەکخەری سەرەکیەوە بەردەوام باسی دەکەن کە پارتی دموکراتی کوردستانە بەڵام پەکخەری ناسەرەکی ئەوانن کە ئەو فراکسیۆنانن کە دەیانتوانی معادلەکە یەکلایی بکەنەوە بەڵام یەکلاییان نەکردەوە ئەوە حەقیقەتێکە ئەمن بەداخەوە دەڵێم ینی لە ئەم ڕۆماندا کە کۆمەڵە حزبێکە بن لە کوردستان ئیرادەی سیاسی و ئیرادەی مەدەنی خۆیان لەدەست دابێتن و دوای ئیرادەی لایەنێکی سیاسی کەوتبن ئەوە معادلەیە زۆر دەکرێت بڵێن دروست نییە کە تەنها پارتی دموکراتی کوردستان مامۆسامەڕوان کە تەنها پارتی دموکراتی کوردستان سەرەکی بزانرێ بە پێی ئەم وەڵامی بەڕێزت دووبارەی کێوە لێت حاڵ بن دەکرێت بڵێن یان ئەم قسەیە موجه بێ بۆی کە تەنها بەپێی وەڵامەکەی بەڕێزێت کە تەنها پارتی دموکراتی کوردستان ینی پەکخەری سەرەکی نییە کەواتە لایانی تریش هەیە کە نەیانتوانیوە ئیرادەی دیموکراسی خۆیان مەدەنیەتی خۆیان بسەلمێن و ئەم دانیشتنەیەک لای بکەنەوە ئەو گومانی تێدا نیە لەبەرەوەی ئەگەر لایەنە سیاسەکانی دیکە یان فراکسیۆنەکانی دیکە حزب سیاسەکانی دیکە کە کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئیرادەی یاسایی خۆیان جێبەجێ کردبایەوە تەسلیم بە ئیرادەی برادرانی پارتی دموکراتی کوردستان نەبانە نیسابی قانونی تەواو دەبووە خوێندنەوەی دووەم بۆ یا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دەکرا جا ئەو یاسایە بۆ شخصێکیش نییە بۆ دوژمنایەتیکردنی هیچ لایەنێکی سیاسیش نییە یاسایەکە بەڕاستی بۆ کەسانێکە کە دەبنە سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێستا و لە داهاتوودا و لە چەند سەدەی داهاتوشدا بۆی کە ئێمە ئەومان لە بەرچاو بێتن بەڵام بەداخەوە ئەو پرسە بەلاڕێدابرا وەوایان زانی کە ئەوە ئینقیلابێکە و بەسەر شخصێکدا نەخێرەوە پێچەوانەی واقعەوە خوێندنەوەیەکی سەقەت بوو بۆ ئەو بۆ چوونانە بەڕاستی لەبەرەوە ئێمە قەناعەتمان وایە ینی مێژوو ڕەحم بە هەم پارتی دموکراتی کوردستان ناکە و هەم ئەو لایەنانەی دیکەش ناکە کە هەماهەنگ بوون لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بەشێک لە پەرلەمانتاران بەشێک لە پەرلەمانتاران جگە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و هەندێک فراکسیۆنی تریش بەشێک لە فراکسیۆنەکان قسەیان لەسەرەوە بوو ئەگەر ئەم دانیشتنە سەر نەگرێ دێنە دەرەوە و زۆر بە سەراحەت لە بەردەمی ڕاگەیەنەکان ئەوە دەڵێن کە چێ پەکخەری سەرەکی بۆ دەیتوانی معادلەکە یەکلایی بکاتەوە بەڵام یەکلایی نەکردەوە بەڵام هەتا ئەم ڕۆژی لەگەڵ بێت ئەو دەنگە نەبیستمان و نەبەرزیش کرایەوە ئەوە جێداخەوە ڕاستی لەبەرەوەی ئێمە هەر لە یەکەم ڕۆژیش داگوتومانە چێ وەزی هەرێمی کوردستانی تێکداوە چێ بربەستە لەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە چێ بربەستە لەوەی کە خزمەت گوزاریەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێشکەش بکرێن بەڵام بەخۆت دەزانین هەر لە کوردستانی خۆشمان و لە ئاواش و لە کوردستان لە پاکانی دیکەش دەستی تێوەردراوە و حزبی سێبەر دروست کراوە
و کۆمەڵە حزبێک دروست کراون کە ئیرادەی سیاسیان نیە، ئیرادەی وان بەدوای ئیرادەی ئەو لایەنەیە کە تەوجیهیان دەکاتن. لەبەرەوە شێمە زۆر بە ڕاشکاوانە لە گوتومانە لە ڕابردوو سێشتاش دەڵێن ینی کۆمەڵە فراکسیۆنێک کە لە پەرلەمانی کوردستان بەسناویان هەیە، بەڵام کۆنتترۆلەکەیان لە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستانە هەر کاتێکی دەستیان بەو کۆنتترۆلی وەنا دەستیان بەو دوگمەی وەنا ئەو فراکسیۆنانە دەستی مەڕوان دەمەوێت بپرسم ئەگەر دانیشتەکە سەرکەوتوو بواە، ئەگەر نیسابی یاسایی تەواو ببوایە ئێستا بەڕای بەڕێستان دۆخی هەرێمی کوردستان چی لێ دەهات؟ هەچەنەما لە مێژوودام ئەگەرە نییە، بەڵام ئەگەر وا بواە بەڕای بەڕێستان چی لێ دەهات؟ چی دەگۆڕی؟ ئێمە قەناعەتم وایە ئەگەر حاڵەتی تەندروست ئەوە بوو کە دانیشتنی پەرلەمان نیسابی قانونی خۆی تەواو کاتن، ئەو جاکە نیسابی قانونی خۆی تەواو دەکاتن هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم دەکرا، هەموار یاسای سەرۆکایەتی ئەو یاسا من گەلێک جاری دیکەش گوتومە کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان 2 ساڵ سەرۆکایەتی هەرێمیان بۆ بەڕێز کاک مەسعود بارزانی درێژ کردەوە، لە هەمان یاسا تۆماریان کردو کە ئەو کاتەی نەبزوتنەوەی گۆڕان نەیەگرتووی ئیسلامی نە کۆمەڵی ئیسلامی لەگەڵدا نەبوون و بەڵکو ئەوانە ئۆپۆزیسیۆن بوون. ئەو دوولایەنە نووسیویانە کە بەڕێزیان یارای ئەوەی نییە کە جارێک دیکەی خۆی کاندید کاتەوە ئەو یاسا نابێت درێژکرێتەوە جارێکی دیکە. ئێمە یاسایەکمان دەردەکرد لە پەرلەمان بەڕێی زۆرینەی پەرلەمانتارانی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ سەرۆکی داهاتووی هەرێمی کوردستان. جا ئەو سەرۆکە لە پارتی دیموکراتی کوردستان دەبوو، لە بزوتنەوەی گۆڕان دەبوو، لە یەکێتی نیشتیمانی دەبوو، لە لایەنە ئیسلامیەکان دەبوو، کێشەمان نییە. بەڵام ئێمە دەمانویست بەڕاستی یاسایەک دەرکەین کە ئەو یاسایە بۆ ئەو سەرۆکەی کە دێتن پەیوەست بێتن بەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستان دەردەکرێتن و خۆی بە خزمەتگوزاری ئەو وڵاتە بزانێتن. بەڕاستی یعنی ئەوەی کە جێی داخە ئێمە بۆمان دەرکەوت وە لە ڕابردووش دەمانزانی و خەڵکیش دەزانێتن کە هەرێمی کوردستان بەدامەزراوە نەکراوە، هەرێمی کوردستان ئێستاش دەگەدابی شخصەکان تحکم بە سیاسەتی هەرێمی کوردستان دەکەن و سیاسەتیشیان لە بەرژەوەندی شخصی خۆیان. بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، زۆر سوپاس بۆ بەڕێستان کە لە سۆرانەوە لەگەڵمان بوون.